ئەو شەو دوو دەرفەتی زۆر زێڕینمان لە بەردەمدایە هیوادارم لە دەستی نەدەی چونکە ئەو دەرفەتانە جاری وهەیە لە ژیانتدا یەک جارە و نەیان بینیەوە. یەکەمیان ئەو شەو 15 شەعبانە لە بیرت نەچێت لێبوردنێکی گشتی لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ هەموو بەندەکان هەیە دەیتۆش ئەو شەو زیندووکەوە بە قورئان خوێندن و ذکر و یادی خوای پەروەردگار و دوعاکردن و پاڕانەوە لە خوای پەروەردگار بەڵکو یەکێک بین لەو کەسانێک کە خوای گەورە لێمان خۆش دەبێت. دەرفەتی دووهەم ئەو شەو شەوی جومعەیە لەگەڵ ئەوەدا کە 15 شەعبانە دەی شەوی جومعەشە شەوی سەڵاواتە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەو شەوەدا زۆر سەڵاوات بدە زۆر قورئان بخوێنە زۆر دوعا بکە دوو دەرفەت و لێخۆشبوونی زۆر گرنگ لەو شەودا هەنە 15 شەعبان و هەروەها شەوی جومعەیە شەوێکی زۆر پیرۆزە سەڵاواتەکانیشە دەگەنە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو مانگە شەعبانە ئەو شەوە پیرۆزە ئەو شەوە جومعە دەی لە دەست مەدە بەڵکو ئێمەژی تێک بین لەو کەسانەی خوای گەورە لێمان خۆش دەبێت.